ئیسە باشە مامۆستا دەنگم دێ؟ بەڵە بەخێر بێی بەهرە خان بیاکە مەمنون زۆر باشیش سپاس الحەمدولله. بەهرە ئەیوب کێ؟ عەبدوڕەزاق عەبدوڕەزاق لەکوێوە لەگەڵمانی؟ هەولێر. بەخێر بێ یاخوا سەلامە شاری بیاخۆم. منارە بەخێر بێن یاخوا خوشکی بەڕێزم خۆشحاڵم. ئامادەی ئینشاءڵڵا؟ ئینشاءڵڵا مامۆستا. 150 هیچ نییە مامۆستا زۆر احتیاطی بەس نەختێ ڕوح خەریکە ڕوحم دەرچێ لە ترسا. نەختێ. ئێستا کە ئەڕۆیتە ناو مۆزوعەکەوە ئەمەندە خۆشە حەزەکەی سەعاتێ بەس پرسیارە لێ بکەن. ئینشاءڵڵا مامۆستا ئینشاءڵڵا. زۆر الحەمدولله ئامادەیت ئەوە زۆر باشە ینی تۆ لە خولەکەش ئاگامە لە تۆ بزانام داکیش و بەشداری کردبوو؟ بەڵێ ڕێکوایە. لەو باشترە بی ینی منافەسەکە لەگەڵ ئەوە. ئینشاءڵڵا. خی گەورە سەرکەوتوو کە خوشکی بەڕێزم سلامە ئینشاءڵڵا چاو بەسەرەوە و بڕۆنە دنیای خۆتەوە. بەچاوان مامۆستا. کەس نییە شتو پێ بڵێ هیدفۆن و مایک و ئەم شتانە هیچ نییە. مامۆستا گەیستا یەکێکە بێ من چیم قازانج کردووە لەم خولە. وانیت با؟ ئەرێ وەڵا مامۆستا خۆش خۆشیەکە بۆ ئەوەیە. گەورە هەمووتان خۆشبەختکە شکۆبرانی عزیز و بەڕێز و بەتوانە. اللهم صل على نبينا محمد. اللهم صل على نبينا محمد. زۆر باشە. بەهرە خان؟ بەڵێ. نێوە ژمارەکە؟ بەچاوان. خۆش بێ شێرکەم ئیتروتم دەست پێ بکە دەست پێ بکە باشە؟ بەچاوان. فەرمە چاوە خۆش بێ. دەست پێ بکە. ببوورە مامۆستا. 3.141 59 3.141 59 26 53 58 97 93 23 84 62 64 33 83 27 92 27 95 02 88 41 97 16 16 93 99 37 51 05 82 09 74 94 35 92 30 78 16 16 40 62 86 20 89 98 62 8 34 82 53 42 11 7 67 89 89 21 89 20 بەڵێ مامۆستا؟ ئەوە 7 67 دواتر چی بوو؟ 98 ئافرم بڕۆ 98 21 48 48 08 65 13 28 بورە مامۆستا 28 23 06 64 7 93 84 46 09 55 05 82 23 17 25 35 35 35 94 08 12 12 12 84 12 84 81 11 74 50 28 41 02 7 19 38 52 11 11 05 55 96 44 44 62 29 29 48 29 48 48 45 49 30 38 19 64 بەڵێ مامۆستا؟ ئەتوانین لە ئێوە دووبارەی بکەیتەوە 29 48 29 48 45 49 98 دواتر چی؟ ژمارە دوو ژمارە بەڵێ مامۆستا؟ دوو ژمارە ینی دوو ژمارە پەڕدا 22 94 یان 94 دواتر چی؟
22 مامۆستا عفوا یەک دقە مامۆستا مامۆستا لە 22 مامۆستا لە 44ەوە بڵێمەوە 44 62 بەڵێ بەڵێ 44 62 29 48 45 49 تەواو مامۆستا هاپ تاوی کەم 22 94 هشتاو مامۆستا عفوا مامۆستا یەک دقە ئەخر من ئەو جۆرە نییە بۆیە چۆنە بیخوێنە ئێستا بخوێنە دەی لەکوێوە خوێنی بخوێن باشە مامۆستا 44 62 44 62 29 29 عفوا مامۆستا ئاسایی 29 48 45 45 45 49 30 38 64 19 64 ئەو مامۆستا چوارەکەی ئەخیری تیای نییە بەڵام چونکە مامۆستا فروش دای نابوو باشە دەستەکان خۆش بێ یاخوا سەرکەوتوو بێ ئینشاءالله بەهرەخان سەلامەت بن یاخوا لە بەکردنی ژمارە زۆر باش و سەرکەوتووتری شەبی ئینشاءالله ئینشاءالله باشە لەشە ساغ بێ خوا ئێستا ئەچینە سەر چی؟ ئەچینە سەر ئەوەی کە حەزی لێ پێما بێ سوورەتەکانە و ئەوانە مەزبوط نییە؟ ئەگەر حەزەکەی مامۆستا بۆتە خوێنمەوە بۆی تاکید کەیەوە باشە زۆر باشە هو الذي جعل لك بخوێن لە شوێنێکەوە بۆ خۆت بخوێن بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور حسبك تمام أي بيني بۆ امتحانەکە زۆر باش بەهرەخان ئێستا بچینە سەر هینەکان زانیاریەکان تەبارەکم پێ بڵێ بە ئەوەی کە تەفاسیل ئەیزانی بەتاوان سوورەتی ئەلمولک سوورەتێکی مەککیە لەسی ئاەت پێک هاتووە لە دەستی چەپ دەست پێکا و لە دەستی چەپ کۆتایی دێ ئەکەوێتە جوزئی 29یەمین لە سوورەتی 67یەمینە لە لاپەڕە 562 دەست پێکا هەتاوەکو 564 تاوە مامۆستا ئێستا پێم بڵێ چەند لاپەڕە یەکەم چەند ئاەتی تێیەتەکان چۆن دەست پێ لاپەڕی یەکەم 12 ئاەتی تێدایە لەسەرەوەی لاپەڕەکە دەست پێ دەکەین تەبارەکە الذی بیەده المولک ئاەتی ژمارە 1 ئاەتی کۆتایی لاپەڕەکە ئاەتی ژمارە 12ە إن الذين يخشون ربهم بالغيب أو آياتي 12 كوتاي لاپەڕەکەیە ئاەتی ژمارە 5 ناوەڕاستەکەیەتی کە دەڵێ ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين لاپەڕەی 563 سەرەوەکەی ئاەتی ژمارە 13 أفرمي وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور آتي كوتاي لا بركة آتي بستشاشة كأفرمي قل إنما العلم عند الله آتنا وراستي آتي جمار نوزديا أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبض آتي دعايدتنا لا برا بينصتو شستو توار كبينز ريزي هي سورة الملكة آتي بستحوتامين فلما رأوه زلفة سيئت أما سر ويوجهكيا وكوتا آتي قل إنما العلم قل إن أصبح ماؤكم غورا آتي السيامين بارك آتي السيامين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا زۆر باشە دەستەکان خۆش بێخوا ئێستا چینە سەر تەفاسیلی سوورەتەکە من ئاەتەکە پێڵم تۆ ژمارەکەیم پێ بڵێ باشە بەهرەخەن بتاون خۆش بێ أأمنتم من في السماء أن يخسف بكم الأرض آتي جمار شانزة باشا قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون آتي جمار بستوار باشا وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير آتي جمار شش باشا قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا
ئاتی ژمارە 9. باشە. ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. ئاتی ژمارە 14. باشە دەست خۆش. ئێستا من ژمارەکە پێڵم تو ئاەتەکەم بۆ بخوێنەوە. بەچاو. دەست خۆش بێ. 18. وقال ويقولون متى هذا الوعد ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير. باشا. 27. فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون. باشا. آياتي 23 بۆ بخوێنە. قل هو الذي جعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون. باشا. آياتي هنا بۆ بخوێنەوە. آياتي 21 بۆ بخوێنەوە. أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه بل لجوا في عتو ونفور. دەستەکان خۆش بێ سەرکەوتوو ئینشاءالله. سلام ئێستا عليكم. ئەچینە سەر وشەواتە. باشە. بلى. خلق الموت. أو خواهی کەوا هەر لە ئەزەلەوە مردنی بۆ دیاری کردوین. باشە. شەهیقا. دەنگێکی ناخۆش. بەهرەخان دەنگ دێ. بەڵێ مامۆستا. دەنگێکی چی؟ دەنگێکی ناخۆش و ناخۆش و باش ناخۆش و ئازاردەر. باشە. تەمور. دەجوڵێ و بەتوندی دەسوڕێتەوە. سەرکەشی و خۆ بە گەورەزانین. عوتو. ئافرم. کۆتامین جار زۆری کردوون. هو الذي ذرأكم. ئافر. بلى. من تەفسیرە لێ پرسمەوە. باشە. بلى مامۆستا. باش. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ئەو زاتەی کەوا مردن و ژیانەوەی پێداون بۆی تاقیتان کاتەوە کەوا کامەتان کاری باشاکەن. هەر بەڵێ مامۆستا. باش دەست خۆش بێ. ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. دووبارە چاو بگێڕنەوە کەوا بە سەرشۆڕی و بە ملکەتی دەگەڕێنەوە بۆ لای خۆتان. ئەو چاوانە هەر ماندوو لاوازن. باشە. تكاد تميز من الغيظ. أو تفسير هەمووی بۆ بخوێنەوە. ئەوە بەڵێ مامۆستا. ئاەتەکە هەمووی بخوێنەوە ئەنجا تەفسیرەکەشی. نانە هەر تەفسیرەکەی. باشە بە چاوان. خەریکە دۆزەق لە ڕقانە پارەپار ببێت بۆ هەر کاتێک کە دەخرێنە ناویەوە دەرگاوانەکان لێ دەپرسن ئایا ئێوە هیچ نێردراوێکتان بۆ نەهاتووە بەڕاستیکەوە ئاگادارتان بکاتەوە. جوان دەستەکان خۆش بێ. زۆر باشە. ئێستا پرسیاری کۆتایی بەهرەخان. بەڵێ. من ئاەتێک بۆ خوێنم تۆ بڵێ ئەم ئاەتە ئەوەیە پێش ئەوەیە پێش ئەوە ینی بە عەکسەوە. باشە بۆ شێوە بخوێن. بە چاوان. خۆش بێ. با من ئاەتەکە دیاری بکەم. ئێستا تۆم ئاەتەم بۆ بخوێنەوە. قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله. پێش ئەو بۆ بخوێنەوە پێش ئەوە بۆ شێوە. باشە مامۆستا. ئەو ئاەتی ژمارە 9 ئاەتی ژمارە 8 تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير. آتي جمار حوت إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز بور ما هصتم آتكي دواتر. آتي جمار 6 وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. آتي جمار 5 ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. آتي جمارة 4
ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير دەستەکان آتي ژمارە ئەسبووکی بەڵام ئەسبووکی دەستەکان خۆش بێ خەتاوە بووی پرسیارەکانی تۆ ئەتوانێت ئێستا چاوە بکەیتەوە ئیسراحەتی خۆت وەرگری نمونە زۆر بە ئینشاءڵڵا ئیتقانە زۆر باشە الحەمدولillah قیراءە سەرمات دیار بۆ لە جوابدانەوە ئومێدوارم کە ئیسپاتتان لێ کرد بێ و بەختەوەر بن پێی پێم چییە بۆ بەم شێوە کەسێک قورئان لەبەر کە ئایا ئەمە موعجیزەیە یان هەر کەسێک دەتوانێت هەمان ڕێگا بگرێتە بەر و هەمان نەتیجەی هەبێ واسی تۆ چۆن بوو بەرامبەر ئێستا لەبەرکردنی قورئان و ژمارە و معنە ڕاستە مامۆستا سەرەتا مامۆستا خۆی کە ئەو پێشبڕکێتان دانا من دوو دڵم لە بەشداریکردن چونکە بەڕاستی من قەلەقیەکی یەکجار گەورەم هەیە لە ئەوەی لەگەر کەسی بەرامبەر تاقیکردنەوەم کایە قسەیە بکەم ئیتر دوای ئەوتم دەبێ ئیما ئەن تەفعەل ئیما ئەن تەفعەل دەبێ بەشداری بکەیت تو هاتووی بۆ گۆڕان کەواتە دەبێ شتێ بکەی بگۆڕدرێ شتێکم نەکرد بێ دەبێ ئێستا بیکەم دوای ئەوە بەڕاستی کە ئەوها لەبەرم کرد بە ژمارەوە تامێکی جیاوازتری هەبوو ئەموت باشە من بۆ ئەوەندە بێبەش بوومە لەو تامە خۆشەی قورئان کەوا بە شێوازێکی وها لەبەرم کردووە بەنسبەت ئەوەی کە موعجیزە و ڕاهێنانە من کە هاوڕێکانی خۆم کە قورئانیان نەخوێند هێشتا ئەوان بە یادگەی تۆماتیکی ئەموت دەبێ ماشەڵڵا ئەوان کەمیشە خوێنن بۆ نەباشن دواتر دەرکەوت ڕۆژێکیان ئەو یادگە تۆماتیکە خیانەتی لەیان کرد تاقیکردنەوەیەکیان هەبوو بۆم دەرکەوت کە ئەو شتە نابێ وابێ ئیتر ڕاستەقینەی یادگەی تۆماتیکی بەڕاستی بۆم دەرکەوت بۆیە سوور بووم لەسەر ئەوەی کەوا تەواو کە شتێک بە ژمارەوە یاخود بە سیستەمی سەرەکیەوە لەبەری دەکەی بەڕاستی گۆڕانکاری تێدا دروستەکە و هەموو ئەمانەش بەڕاهێنان و بەردەوام بوون ئەگەرنا بەس وەکو خۆتانەڵێن بەس جۆڕاگرتن بێت تەنها زانیاری وەرگرتنە تەنها زانیاری وەرگرتنە کاتە بە ڕاهێنان ئەیکەیتە توانا و ئاستی بەرەوە سەرکەوتوو بیە خۆ مێدەوارم سەرکەوتوو بەس عەفوان مامۆستاگیان و شتێکی تریش ئەو واتاوشەکانی کە یەکەم جارداتان نابوو من ڕێک لە فایلەکە بەس فلاشکاردەکان دروستم کردبوو لەبیرم چ بوو واتاوشەکانم نەبینی بوو ئیتر دواتر کە پێشوە بچمە ئیمتیحان کۆتا جار تاقیم کردەوە ئەبینم واتاوشەکانیشە وتم ئێستا بێ یەک جار سەیری کەی و هەر هەمووی لەبەرکەی ئیتر زۆر خۆش بوو ئەوە یەک جار سەیرم کرد زۆر سەیر بوو پێمەوە یعنی یەکەم جار بوو خێرا لەبەرم کرد وەکو وێنەگرتنێک بوو الحەمدولillah یعنی ئێستا ئەوەی کە جواب بدایەوە بەس پێش ئیمتیحانەکە زانیت و سەیرت کرد بەڵێ مامۆستا بەس یەک جار سەیرم کرد و تاکید کەوتمەوە یعنی ئیمتیحانەکەی گوگل فۆرمەکە تەکنیکێکە بەکارهێنا مامۆستا وێنەگرتنێک مامۆستا سەیرم کردم دەبێت ئێستا ئەمە لەبەری کێ و جارێتر ناچیەوە سەری کاتت نەماوە کەوام کرد تاوا مێشکم زەختی کرد ڕێک لەبەرم کرد الحەمدولillah سپاس بۆ خوای گەورە خوا دڵخۆش و سەرکەوتوو هاوڕێیانیش ئینشاءالله ئامین یا ڕەبی ئامین دەستان خۆش بە مامۆستاگیان مەمنون مادوورمان کردی لەش ساق بێ ئینشاءالله سەلامەت بیا خۆ مامۆستا ئێمە ئێوەمان ماندوو کرد بۆ جۆڕاگرتان لەگەڵمانە ڕێستانەی خواتان لەگەڵ بێ خوشکی بە ڕێزم